بە حزوری جەنابی پارێزگاری سلێمانی و بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە فەرمانگە خزمەتگوزاریەکانی شاری سلێمانی و ئەو فەرمانگانەی کە بە نوێنەرەکانیان بەشدارن لە کاری لیژنە هاوبەشەکانی قایممقامەتی قەزای مەڵبەندی سلێمانیە کۆبوونەوەیەکمان ئەنجامە بۆ خستنە ڕووی کار و چالاکی لیژنە هاوبەشەکانی قایممقامیەت لە ساڵی 2019 و بۆ ئەوەی کە گوێبیستی سەرنج و تێبینی و پێشنیار و ڕاستپاردەکانی هەم جەنابی پارێزگار و هەم ئەو فەرمانگانە بین کە بەشدارن لە لیژنە هاوبەشەکانی قایممقامێتە بۆ ئەوەی لە کارەکانی ساڵی 2020 لیژنە هاوبەشەکانی قایممقامێتە ڕەنگ باتەوە. ئێمە ژمارەی لیژنەکانمان گەیشتۆتە 38 لیژنە لە ناو شاری سلێمانی و لە هەر سێ ناحیەکانی تانجەرۆ بەکرەجۆ بازیان. ئەم لیژنانە تەفەڕوغی تەواویان کردووە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان بۆ بەدواداچوونی هەموو ئەو کارانی کە ڕوبەڕوویان بۆتەوە کە خۆتان ئاگادارن هەموو ئەو کارانە و هەموو ئەو سێکتەرانەی کە کاری لەسەر ئەکرێت و بەدواداچوونی بۆ ئەکرێت پەیوەندێکی ڕاستە و خۆیان بە ژیانی تاک بە تاکی خەڵکیەوە هەیە لە ناو شاری سلێمانیە، لە ڕووی سەلامەتیەوە، لە ڕووی ڤێتەرنەریەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ژینگەییەوە، لە هەموو ئەو مەسەلانی کە پەیوەندیان بە ژیانی تاک بە تاکی خەڵکەوەیە ئەو لیژنانە ڕۆژانە لە بەیانی زووە تا درنگانێکی شەو بە دواداچوون ئەکەن. هەدەفمان ئەوە نییە خوا نەخواستە خەڵک عەزێت بین یاخود زیان بە خەڵک بگەێنین و زەرر و زیان بۆ شوێنانە بگەێنین کە ئێمە سەردانیانەکەین، بەڵکو بە پێچەوانەوە ئێمە ئەمانەوێت ئەوانە پابند بن بە جێبەجێکردنی ڕێوشوێنەکانەوە لە پێناو مەسلحەتی عامەیە.